مهرەبان ئێمە وەکو فراکسیۆنە کوردستانیەکان ئەمڕۆ لێرە کۆبووینەوە کە بڕیار بوو ئەمڕۆ لە خشتەی کاری پەرلەمان دەنگ بدرێ بە پارێزگابوونی هەلەبجە. بەڵام ئەوەی کە ئێمە چاوەڕێمان نەدەکرد بەڕاستی لە هەندێک لایەنی سیاسی کە بە تەعجیلکردنی ڕۆژێک بۆ بەیانی کە دوای ئەوەی لە ڕۆژانی ڕابردوش ئێمە لە کوردستانیەکان سەردانی هەموو لایەنە سیاسیەکانمان کردووە کە مەسەلەی هەلەبجە نەخرێتە پاڵ هیچ قەزا و ناحەیەکی تر بە تایبەتی ئەو قەزایانەی کە داوایان کردووە. ئێمە هیچ لاریمان نییە لە کوردستانیەکان هەر کاتێک کە کاری ئیداری و یاساییان تەواو بوو ئێمە ئامادەین دەنجام بۆ بدەین. بەڵام بەداخەوە ئەو بیانوەی کە ئەمڕۆ بە ڕۆژانی ڕابردوو گرتیان لەسەر ئەوەی کە دوا بخرێ مەکارێکی هەرگیز چاوەڕوان نەکراو بوو. بچووکترین دیاری بۆ قوربانەکانی شاری هەلەبجە، بچووکترین دیاری بۆ قوربانەکانی خەڵکی هەلەبجە کە ڕژێمی سەدام بە چیمابەران جنۆسایدی کردن. ئەمڕۆ هەمومان لە کوردستانیەکان و داوامان لە دیموکراتەخوازەکان و دۆستەکانیشمان کرد کە بچووکترین قەرەبوویان بکەینەوە بۆی کە ئەمڕۆ ببێتە بەشێک لە پارێزگاکانی عێراق کە پارێزگای نۆدام. بەداخەوە ئەمڕۆ کە وەکو ئاماژەم پێدا دایان کرد.